هەندێک هاوڵاتی کارەبای زیادڕۆیان بەکارهێناوە لە هەڵمەتێکدا هەڵ دەدرێت کەم کارەبا زیادڕۆیانە ببچڕێت و بگەڕێتەوە سەر کارەبای نیشتیمانی. ئەگەر ڕێناس ئامادە بێت لەو دەپرسم کە هەڵمەتەکە چۆن بەڕێوە دەچێت باشم دواتر ڕێناس وەردەگرم لەگەڵ و زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەم بابەتە. بەڵام سەبارەت بە هەوڵەکانی پێکێنانی حکوومەتی نوێ عێراق و هەروەها ئەو بابەتانەی کە پەیوەستن بە داهاتووی کوردەوە دوێنێ سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان سەردانی بەغدای کرد لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەت یاریمی عێراق کۆبووە بۆی کە کێشەکانی نێوان هەرێم و عێراق چارەسەر بکەن. سەبارەت بە داهاتووی ئەم پەیوەندیانە زیاتر قسە دەکەم بەڕێز ئۆسامە جەمیل ئەندامی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئۆسامە جەمیل ئەم کاتت باش. سەرەتا سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە بەڕێزت دەپرسم پێتان وایە ئەم پەیوەندیانە لە چه ئاستێکدان سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەتوانێت ئەم هەنگاوانە خێراتر بکات بۆ چارەسەری کێشە ناکۆکەکانی نێوان هەردوولا؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان تا ئێستا لە 2012 و 2013ەوە تا ئێستا پەیوەندیەکانی هەرێم و بەغدا ینی شلۆقە باش دەبی خراپ دەبی تێک دەچی بەرەو باشتر دەڕوە بەڵام باشبوونی پەیوەندیەکان تا ئێستا نەبوو تەمایەی چارەسەری کێشەی نێوان هەردوولا چونکە هەردوولا پێدا دەگرن لەسەر ئەوەی کەوا مولتەزیمن بە دەستور هەردوولا دەرێن دەستور تاکە مەرجع و سەرچاوێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام هەردوولاش پێدا دەگرن لەسەر ڕای خۆیان لەبەرەوە دەبینین کێشە دروست دەبی و ناگاتە ئەنجامێکی باش و چارەسەر ناکرێ. زۆر جار حکوومەتی عێراقیش بە هەڕەشە دەکات لە ڕێگای محکەمەی ئیتیحادی وەکو بینێوانیا لە ڕێگای وەزارەی نتی نەوەدیا لە ڕێگای شکایەت ئەمانە هەمووی بەڕاستی پێویستی بەوەیەکەوە هەردوولا کورد و بەغدا بەجددی بیری لەوە بکەنەوە چارەسەری کێشەکان بکەن بە تایبەتی ئێستا کات جەنابەت دەزانی عێراق تووشی گرفتێکی هێزگار گەورەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بووە بەرەو ئەوە دەڕواکەوە لە ڕووی سیاسیەوە دابڕمێ گرفت زۆرە لایەنە سیاسەکان ڕێک ناکەون کێشە شیعە هەیە و وڵاتانی دراوسێش ئێران و تورکیا بەخەستی دێنە ناو عێراق و تەسیری کاریگەریان هەیە. ئەمریکاش هەر خۆی کە عێراقی گرتووە و خۆی تا ئێستا ژاریکەری سەرەکی بەڵام بە دوای چارەسەرێکی سەرەکی نەگەڕاوە. من ئومێدەوارم ئەو سەردانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ببێتە مایەی ئەوەی وەکو بڵێکردنەوەی دەرگەیەک یا دەواازەیەک بۆ هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکان چکە کێشەکان ئەوەندە زۆرن پێم وانییە بە سەردانە کورد و سەردان چارەسەر بکرێت. باشە سەبارەت بە پرسی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق تا ئێستا لایەنەکان نەگەیشتنەتە هیچ ڕێککەوتنێک لەم بارەوە ئاڵۆزی زۆر لە نێو ماڵی شیعە هەیە 6 فایلی دەنگی نووری مالکی ئەم گۆمەی زیاتر شەڵەقاندووە پێتان وایە سناریۆکانی بەردەم پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق بەم بارودۆخەوە چی دەبن؟ بەڵێ خۆی حکوومەت تشکیل بێ یا تشکیل نەبێ عێراق هەر عێراقە و دەوڵەتە کورسی هەیە لە نەتەوە یەکگرتووەکان نەخشەی هەیە جۆرافیای هەیە دەبێنێ بەڵام لە ڕووی سیاسی تووشی کێشە دەبێ ئەو حاڵەتانش لە زۆر وڵاتانی دیکە ڕوویداوە بەڵام تاکە مەترسی کە لە عێراق هەبێ بەرامبەر بە وەزعی کە دروست بووە ئەوەیە کە دەترسێن شەقام بۆ ڕژێنێ و شەڕی ناوخۆ دروست بێ بە تایبەتی ئەمجارە باز لە شەڕی شیعە دەکرێت چکە تا ئێستا کورد و سوننە تا ئەندازێکی زۆر تەرەفگیرن لە کێشەکان ئەوەی دەبینین ململانێکە لە نێوان خودی سەدر و نووری مالیکیە هەردوو چیان بەهێزن یعنی بەهێزی نووری مالیکی لەوەدایە کە توانی وا لە سەدر بکە حکوومەتی پێتشکیل نەبێ و لە پەرلەمان بکشێتەوە و تا ئەندازێک لە ڕووی یعنی دەستوری و قانونی لە باری سیاسیەکە دوورکەوێتەوە ئەو تەسریباتە دەنگیانشکەوە بڵاو بۆتەوە من پێم وانە هیچ تاسیر لە پێگەی نووری مالیکی بکەن چکە ئەو حاڵەتانە زۆر ڕوویداوە بۆ نمونە لە 2011 کاتی عەبدولفەتاح سیسی انقلابی کرد لە میسر کۆمەڵک تەسریباتی دەنجی بڵاو بۆ هیچ بە وەزعەکەی نەگۆڕی بەردەوامە لە ناو خۆمان بەشێک لە سیاسەکانی خۆمان نەک هەر دەنگ وێنەیان بڵاو بۆتەوە وێنەکان ڕوتن خراپن دەنگەکانیان لەگەڵ کچە مۆدێل و ئەوشتانە و هیچ ڕووی نەداوی ئێستاش سیاسین و دێنە سەر تەلەڤیزۆن و قسە دەکەن و کان نەمایز نەبووە لەبەرەوە نووری مالیکی پێمانی ئەو تەسریباتە دەنجانە تەئسیری لێ بکە بەڵام کێشەکە لەوە نییە کێشەکە لەوەیە هەردووچیان ئامادەنین بەیەکەوە دانیشن پێم وایە ئەگەر هەردووچیان مقتەدا سەدر و نووری مالیکی بەیەکەوە دانیشن بۆ چارەسەرکردنی کێشەکان دەتوانن بگەنە ئەنجامێک بەڵام ئەو لە یەک دووربوونە ئەو قسە بەیەکگوتنە ئەو لێدوانە توندانە ینی ترسەکە ئەوەیە کەوا سبەینێ ئەو دووە
بە تایبەتی مقتەدا سەدر شەقام بجوڵێنێ مقتەدا سەدر ویستی حکوومەت دروستکە پێی دروست نەکە ئێستا بە ئاسانی وادانانی شێگە نووری مالیکی بێوێ حکوومەت دروستکە هەرچەندە خۆی نابێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام یا ئیتار یا چوارچێوەی تاربیانی حکوومەت دروستکەن تاکید مقتەدا سەدر وا بە ئاسانی دانانیشی ئەگەر ڕازی نەکەن ئەگەر لەگەڵی نەگەنە ئەنجامێکەوە ڕەزامەندی خۆی و شەقام و لایەنەکە و ئەو دەنگدەرانی کە دەنجیان پێداوە ڕازی نەکرێن. باشە ئەزمموی ڕابردووی حکمڕانی لە عراق سلماندوێتی کە ئەو کەسەی کە حکمی عراق دەکات سربەخۆ نییە وڵاتانی دەوروبرن کە عراق بەڕێوە دەبن ئایا حکوومەتی داهاتوی عراق ئەتوانێت لەژێر ئەم هەژمونیە بێتە دەرەوە؟ نەخێر ناتوانێت چونکە ئێران بە خستی هاتوۆتە ناو قوڵای عێراق تورکیا بە هەمان شێوە ئەمریکا بە هەمان شێوە وڵاتانی کەندا و سعودیە و قەتەر و ئەوانە دەستیان هەیە بە تایبەتی لە کاتی هەڵبژاردنەکان و لە زۆر حاڵەتی دیکە عێراق بە تەواوی ئێستا ینی هەر ئەوەیە وەکو وتم نەخشە و جوغرافیە و وڵات ماوە بەڵام لە ناوەخۆ هیچ ئیرادەی بەدەستخۆی نییە سەرۆکی ئەنجومەنی وەزیران داناندرێ ئەگەر ئێران ڕازی نەبێت سەرۆکی پەرلەمان داناندرێ ئەگەر ئێران ڕازی نەبێت سەرۆک کۆمار داناندرێ ئەگەر ئێران ڕازی نەبێت هەر سیاسێک بێوێ کاری لە عێراق باشی بڕوە دەبی سەردانی ئێران و تورکیا بکات دەبی ئەمریکیەکان ڕازی بکە خەلەلەکە هەمووی لە ئەمریکایە ئەمریکا کە هات لە 2003 حکوومەتی سەدام حوسێنی ڕووخان یا ڕژێمی سەدام حوسێنی ڕووخان دەستی وڵاتانی دەوروبەری واڵا کردوێنە ناو عێراق و ئەو دەستواڵاکردنە وای کردووە زۆر جار بەڕێکەوتن لەگەڵ یەکتری شتەکان بکەن بۆ نمونە زەلمان خەلیزاد لە یادداشتەکانی خۆی دەڵێ ئێمە هیچ بڕیارێکمان لە عێراق نەداوە تاوەکو لەگەڵ ئێرانیەکان دانەنیشتون و پرسڕامان پێ نەکردوون کەواتە کێشەکە لە ئەمریکا بووە دووش ئەو حزبە سیاسیەکانی عێراق بەڕاستی هەمویان یعنی بەتایبەت شیعە ئەوە بە کاملی سەر بە ئێرانە ئەوە وازەحە سوننەکانیش ئێستا لەگەڵ ئێران ڕێکەوتون چکە دەزانن بەبێ ئێرانییان پێێنێ کوردیش بە هەمان شێوە دەیوێت دڵی ئێران ڕازی بکات دڵی تورکیا ڕازی بکە لەبەر ئەوەی کەوا جەناب دەڵێ ئایا ئەگەر حکوومەت تەشکیل بێ حکوومەتێکی بەهێز دەبێت نەخێر بەهێز نابێ و ناتوانێت ئیرادەی خۆی فەرزکە بەسەر وڵاتانی دەوروبەر وایان بکە هەژمونی خۆیان لە عێراق بچێشنەوە عێراق بکەنە وڵاتێکی تۆکمە و بەهێز کە پێگەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خۆی باشە بەڕێز ئەسامە جەمیل با بە کورتیش باسی پێگەی کورد بکەین لە بەغدا بەڕێزتەوە ئەزمونەت هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق پێتان وایە لەم قۆناغەدا کورد چۆن دەتوانێت هاوسەنگی بپارێزێت بۆی کە جارێکی تر بەهێزەوە بگەڕێتەوە بەغدا؟ وەڵام من هەموو جار دەڵێم ئەگەر شیعەکان لە نێو خۆیان ئێستا ڕێککەون لە بۆ تەشکیلکردنی حکوومەت وەسەر و کۆماریش نەپرس بە کوورد دەکەن نەپرس بە سوننەکان دەکەن خۆیان زۆرینەن دەتوانن دانیشتی پەرلەمان ببەستن بە کوورد دەڵێن وەرە چێتان پاڵێراوتان چێ لۆ سەر و کۆمەڵ خوای دەکرد دەکەس دەبوو خۆیان کە ئیتیفاقیان لەسەری چێکرد دەنجی دەدەنێ بەو سەر و کۆمارە دەڵێن ئەوە فلانە کەس دەبێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەکلیفی لێکە بە حکوومەت تەشکیل بکات تەواو شیعەکان ئەگەر ئەمریکا لە عێراق نەمێنێ یعنی ئەو قسەیەم بە وردی وەرگرە ئەگەر ئەمریکا لە عێراق نەمێنێ و دەسەڵاتی نەمێنێ شیعەکان بە 1 سەعات کودەتا ئەنجام دەدەن شتێک نایڵن بە ناوی کورد و سوننە لە عێراق ئەوە واقعەکە بژمێنێ زۆر بەلاوازی و بە زەعیفی دەمینێ و هەمان ئەو نموزەجەی کە لە ئێران هەیە مەسەلەی تەزدیری شۆڕش و مەسەلەی ویلایەتی فەقیه و دەوڵەتی ئیسلامی ئەوانە هەمان ئەزمون لە عێراق جێبەجێ دەکەن و هیچ نامێنێت لەبەر ئەوە کورد بۆ ئەوەی خۆ لەو هەژمونە بپارێزێ لەو مەترسە پارێزێ دەبێت لە ناو خۆ ڕێککەوێ پەیوەندەکانی لەگەڵ شیعە باسکە پەیوەندەکانی لەگەڵ سوننە باش بکە پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر باش بکە کۆک بن و یەک دەنگ و یەک ڕنگ بن بەڵام بەداخەوە تا ئێستا دەبینین کوردوانیە. بەڵێ بەڕێز ئەسامە جەمیل لە دامی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووین. سوپاس بۆ ئێوەش.